یاخوا هەزار حکوومەتی ئاوا گەندەڵ قوربانی ئەو خێرخوازانە بێ. ئەمە وتەی پورەفاتی بەتەمەنە. دەڵێم ڕەبی هەزار حکوومەتی ئیوا گەندەڵ بێ دەبەر ئەم خێرخوازانە مری. سەرما و بێنەوتی بەم شەوە تاریکە پورەفاتی ناچار کردووە بێتە دەرەوە بۆ بەدەستهێنانی کەمێک سوتەمەنی تاکو خێزانەکەیان لا سەرمای زستان بپارێزن. تۆ بۆ شەوە تاریکە چ دەکەی لێرە تۆ؟ والله لە بێحیلاجی دەخۆ دەرپەڕیم لەبەر سەرمان دەبە بەخوای سەتڕەشکاوی دەخوا دەستەوەی دایم وەرن بۆ خۆت تەماشا بکەنی ماڵێ حالم خێرە پێ دەکا وەڵڵای دینارەکنی هەست نەپەرین هەست تا ئێستا مەعاشەکن نییە. لە ماڵەوە هیچ بڕەنەوتێکتان نییە کە سەرفیکەن؟ جا بۆ خۆت وەرە سەیری بکە سەیری ماڵێ بکەوەرە تاخوا یەک چۆڕی دەبینیەوە نەوتێ هەر دەتاویشی کەی. ئێوە چەند ساڵ دەبێت حکوومەت نەوتی دابەش نەکردو نەوتا وەرنەگرتووە؟ وەڵڵا 4-5 ساڵە نەیداوینێ. ئێسێ دەبە مەرگتوونە خوا خێریان بنووسی خوا دەزای بە خێریان داتەوە تەلاقم حەمەلیاتە تا ئێستا دینارێکیان نەدامێت وەتی زمانگە داحەشاتون بێژناتێمەوە بە دوو مانگان 150 دینار ئەویشیان لێ بڕیمەتی گە داحەشاتون فڵڵای وەرە ماڵێمە بگەڕێ ئەگە 50,000 لە ماڵی دینەوە. کۆمەڵێک گەنجی حاجیاوە بە هاوکاری خێرخوازان بە شێوەیەکی خۆرسک کەمپینێکیان پێک هێناوە وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەری حکوومەت نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکەن. لە ماوەی 4 ڕۆژدا توانیویانە 19,000 لیتر بەسەر 380 ماڵە هەژاردا دابەش بکەن بە جۆرێک هەر ماڵێک بڕی 60 لیتر نەوتیان پێداوە. لە حاجیاوە وەکو جۆرێک لەوەی کە بتوانین هاوکاریەکی هەژارانی ئەم ناحیە بکەین و جوانی و بەخشندەی و دڵسۆزی ئەم شارە پیشانی ئەم بڵین ئیدارەیە بدەین هەستین بە ڕاگەاندنی کەمپینێک لە مودەی ئەو 4 ڕۆژەدا توانیمان بڕی 14 ملیۆن پارەی عێراقی کۆ بکەینەوە و ئەمەش بۆ هۆکارێک بۆ ئەوی کە 19,000 لیتر نەوت بۆ شارەکەماندا بکەین و کەتەیدا 380 ماڵ سودمەند بن. هەمومان دەزانین نیوەی میلەتی کورد بە خێر و سەدەقەی خێرخوازان دەژی ئەوەش ئەرکی ئەوان نییە ڕاستە ئەرکی ئاینی هەموو شتەشان هەموو ئیماندارەکە کە هاوکاری جیرانەکە بکە هاوکاری خزمەکە هاوکاری دۆستەکە بکە بەڵام ئەرکی حکومەتە ئەرکی سەشانی حکومەتە کە پێداوی سەراتایەکانی ژیان بۆ هەموو تاکانی کۆمەڵگە بێت جیاوازی دامینکە لە هیچ شوێنێکی دنیادا شتیوانیە 500,000 بەرمیل ڕۆژە بفرۆشتێ گەلەکەش بێ نەوت بێ. هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو ئەم ساڵیش حکوومەت نەوتی سپی دابەش نەکرد بەسەر هاوڵاتیاندا بە بیانووی نەناردنی نەوت لەلایەن بەخداوە سەرڕای زیادبوونی داهاتوو بەرزبوونەوەی نرخی نەوت. هاوڵاتیان دەڵێن حکوومەت و دەسەڵاتداران هەست بە بەرپرسیارەتی ناکەن و خەمساردن گەر خێرخوازان نەبوایە بەشێکی زۆری هەژاران لەبەر نەبوونی سوتەمەنی لەسەرما ڕق دەبوونەوە. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.